الصلاة وأمرهم شورى بينهم. یەکەم دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. هەرچەندە دانیشتنەکە لەلایەن پەرلەمانتارێکی نەوەی نوێوە بەڕێوە برا، بەڵام هاوشێوەی خولەکانی ڕابردووی پەرلەمان قەدەری دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕادەستی کۆبوونەوە حیزبیەکانی پارتی و یەکێتی کراو. یەکلاکردنەوەی پۆستەکان بۆ پشکپشکێنەی حیزبەکان جێهێڵدرا. هەرچەندە بە پێی یاسا پێویست بوو لە دانیشتنەکەدا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێت، بەڵام ئەوە نەکراو لە ڕێگەی پلانی تەواو نەکردنی ڕێژەی یاساییەوە بە ئەنقەست بابەتەکە دواخرا. هەرچەندە ژمارەیەک لە پەرلەمانتاران خۆیان بۆ سەرۆک و جێگری سەرۆک و سکرتێری پەرلەمان کاندید کرد، بەڵام دیمەنەکە زیاتر لە دیمەنی شانۆیی دەچوو. نمایشەکەش بۆ ئەوە بوو کە دواتر حیزبەکان مامەڵە بەم کاندیدیەوە بکەن. 5 پەرلەمانتار خۆیان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان و 5 پەرلەمانتار خۆیان بۆ جێگری سەرۆکی پەرلەمان و 6 پەرلەمانتار خۆیان بۆ پۆستی سکرتێری پەرلەمان کاندید کرد. بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان هەر یەک لە ڤالا فەرید و هەڵگورد نەجیب لە فراکسیۆنی پارتی و شاڵا و کۆسرەت ڕەسوڵ و میران محەممەد لە فراکسیۆنی یەکێتی و کوردەوان جەمال لە فراکسیۆنی نەوەی نوێ کاندیدن. بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان هەر یەک لە بەهجەت عەلی، مەرد عەلی لە فراکسیۆنی پارتی و ئازاد محەممەد ئەمین و ئومێد عەلی لە فراکسیۆنی یەکێتی و عەدنان حوسێن لە فراکسیۆنی نەوەی نوێ هەن. هەروەها هەر یەک لە شیرین یونس، شلێر غەفور، سەوسەن کاکەمەند، ڕامی نووری، هۆڤین سەعید و نەجدەد نووری خۆیان بۆ پۆستی سکرتێری پەرلەمان کاندید کرد. ڕاستەوخۆ دوای سوێند خواردنی کاندیدانی دەرچوو، وردە وردە زۆرینەی ئەوانەی سوێندیان خوارد و بوونە پەرلەمانتار هۆڵی پەرلەمانیان جێهێشت و پەرلەمان ڕێژەی یاسایی بۆ کۆبوونەوە لە دەستدا. بەم جۆرە دانیشتنی پەرلەمان پەکی کەوت و بۆ کاتێکی نادیار هەڵگیرا. لە کاتێکدا پێویست بوو پەرلەمان خۆی دەستەی سەرۆکایەتی بۆ خۆی هەڵبژێرێت و بیسەلمێنێت کە نوێنەراتی ڕاستەقینەی خەڵک و دەنگدەران دەکات، کەچی هەر لە یەکەم هەنگاودا سەلماندی قسەی حیزب و بەرژەوەندیەکانی حیزب لە پێش نوێنەرایەتی خەڵکەون. هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ پێگێنانی حکوومەتدا کرایە یەک پاکێج بۆ ئەوەی پارتی و یەکێتی و لایەنەکانی دیکە وەک پشکی گۆشت لە نێو خۆیاندا بەشی بکەن. خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە لە سەرەتاوە بە نەشتەرگەری ساختەکاری ڕێکخرا و دیزاین لەدایک بوو، لە کاتژمێرەکانی سەرەتای ژیانیشیەوە سەلماندی کە توانای بەجێگەیاندنی ئەرکەکانی خۆی وەک دامەزراوەی چاودێری و یاسایی و نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک نییە، بەڵکو خەونی پارتی و یەکێتی بەدیدێنێت بەوەی دەبێتە پەرلەمانێکی دەستەمە و جۆڕایەڵ و ناتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینەی هاوڵاتیانی کوردستان بکات.